بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەوی جوانترین سڵاوی کەناڵی ئاسمانی پەیامتان لێبێت. زۆر خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست ئەگەینەوە. بینەرمان بن لەم بەرنمەیەشدا ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا ئەکەین بە بەشی ئەندازەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و ئەو ئیش و کارانەی کە ڕۆژانە ئەنجامی دەدەن. بەڕێوەبەرێتی ئەندازەی هاتوچۆیەکی کە لە بەڕێوەبەرێتیەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئەرکی ئەم بەڕێوەبەرێتیە کاری ئەندازیاریە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ شەقامەکانی پارێزگای سلێمانی. ئەم بەڕێوەبەرایەتیە پێک هاتووە لە چەند هۆبەیەک کە هۆبەی ئەندازە و ڕووپێ و هۆبەی هونەری و هۆبەی کۆگا و هۆبەی کۆمپیوتەرە کە کارمەندەکانی پێکهاتوون و خودت فەرمانبەرەکانی پێکهاتوون لە چەند ئەندازیارێک و چەند فەرمانبەرێکی مەدەنی و لەگەڵ چەند کارمەندێکی سەربازیدا دیارە ڕۆڵی کارمەندە سەربازیەکان جیاوازە لە ڕۆڵی ئەو کارمەندە سەربازیانی هاتوچۆکە لەسەر شەقامەکان کار دەکەن بۆ ڕێخستنی شەقامەکان. کاروباری ئەمان زیاتر پەیوەستە بە کاری فەنی و دانانی هێما و هێڵکاری شەقامەکان و قوچەک لەسەر شەقامەکان بۆ ڕێخستنی ئاڕاستەی شەقامەکان لە ناو شاری سلێمانیدا. دیارە لێرە وەک ئەندازیار ئەگەر باسی کەین چەند ئەندازیارێکی شارستانی و ئەندازیاری تەلارسازی و میکانیک و کارەبامان هەیە کە ڕەنگە وەک اختصاص تەنها ئەندازیارە مەدەنیەکان شارستانیەکان لەگەڵ ئەندازیاری تەلارساز پەیوەندی هەبێت بە ئەندازەی هاتوچۆوە بەهۆی ئەوەی کە ئەندازیاری شارستانی لە خوێندنی دراسی خۆیدا لە زانکۆ یەکێک لە وانانێکی خوێنێ وانەی ترانسپۆرتیشن و هایوەیە کە پەیوەندی بە بواری ئەندازەی هاتوچۆ هەیە و ئەندازیاری تەلارسازیش بۆ دیزاینکردن و ڕێخستنی فولکە و یوتێرن و ئەو پێویستیانی کە لەسەر شەقامەکان گرنگن بۆ پاراستنی گیانی شۆفێران کار دەکەن. لێرە وەک بەڕێزیشتان نەزانن ینی بەشێکی دیاریکراو نییە تا ئێستا پەیوەست بێ بە ئەندازەی هاتوچۆ یاخود ترانسپۆرتیشن بەشێکی دیاریکراو تا ئەو کەسێک لەو بەشە زانکۆ تەواو بکات و سەرپەرشتی ئێرە بکە. ئەوەی کە هەیە لێرە ئەو کەسانی کە لە زانکۆ پەیمانگاکار یاخود وەکو باسم کە کارمەندی سەربازین بە پێی کاری ڕۆژانەیان و ئەو ئەرکانی کە پێیان سپێدرا و ئەو متابع و بەدووادا چوونانەی کە خۆیان ئەیکەن و ئەو خوێندنەوەی کە خۆیان ئەیکەن بۆ کاری ئەندازی هاتوچۆ شارەزاییان پەیدا کرد و کار لەسەر ئەوەکەن. پێم خۆشە لێرە باسی ئەوە بکەم بۆ نمونە ئێمە ئەگەر باسی ستاندارد و مواسەفات بکەین لە ڕاستیە ستاندارد و مواسەفاتی عراقی یا کوردستانی لە ئێستا شتێکی ئەو تۆ لە بەردەستانیە ئەگەر هەش بێ شتێکی کۆنە کە دەیان ساڵ لەمەوە پێشە بۆیە لێرە هەوڵمان داوە کە بەپێی ئەو ستاندارد و مواسەفاتە ئەوروپیانەی کە لە جیهاندا هەن و ئەو معاهدەی یاخود ئەو گرێبەستی کە لە ڤێنا ئیمزاکراوە لە نێوان دەوڵەتەکاندا بۆ ڕێخستنی شەقامەکان و هێماکانی هاتوچۆ هەوڵمان داوە کۆیان بکەینەوە و سوودیان لێ ببینین و خوێندنەوەیان بۆ بکەین و لە دوجاریشدا ڕەنگە بتوانین ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکدا کە مانوەڵێکی تایبەت بە هێماکانی هاتوچۆ و هێڵکاری شەقامەکان و ئەو ستانداردانەی کە پەیوەستن بە هێما و هێڵکاری شەقامەکانەوە بە زمانی کوردی ئەنجام بدەین یاخود دەربکەین تا هەم بۆ کۆمپانیاکان هەم بۆ کەسانی کە پەیوەستن بە یاخود پەیوەندیان هەیە بە ئەندازەی هاتوچۆ و کارەکانی ئەندازەی هاتوچۆ سوودی لێوەربگرن و وەک ستانداردێک کاری لەسەر بکەین. ئەمەی لێرە ئەیبینین لێسار لە بەرچاومانە ئەمە دیارە بەشێکی ئێجگار کەمی ئەو قوچەک و هێما و مەحاجرانەیە کە ڕۆژانە بەهۆی ڕووداوی هاتوچۆ تێکەشکێن لەسەر شەقامەکان و لەلایەن تیمەکانمانەوە هەڵ ئەگیرێنەوە و سیانە ئەکرێن و چاکسازیان تیادا ئەکرێ. یارە هەر وەک پێشتریش بۆم باس کردی بەهۆی قەیرانی دارەوە بەداخۆ ئێستا مەحاجرەکانمان بەشێکی زۆریان لە ناو شەقامەکاندا لە ناو چوون بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام سەرەڕای ئەوەی کە ئێمە غەرامەی سەرپێچی بۆ شۆفێرانی
کە ئەبنە هۆی تێکشکاندنی ئەو مهاجرانە یاخود ئەو هێمایانە خەرامەیان بۆ دەکەین بەڵام ناتوانین سوود لەو پرەپارەیە وەربگرینەوە کە لە سەرپێچەکاندا سەرپێچی شۆفێرەکاندا کۆ ئەکرێنەوە بۆ کڕینەوە و نۆژەنکردنەوەی ئەو مهاجرانە یاخود ئەو هێمایانە کە دەبواە بەڕاستی ئەو پارەیە بۆ خزمەتی هاتوچۆ و بۆ پرۆژەکانی هاتوچۆ خەرج بکرایەتەوە. سەرڕای ئەمەش کە تیمەکانمان هەڵەسن بە چاکردنەوە و نۆژەنکردنەوەی شەقامەکان و ئەو پێداویستیانی هاتوچۆ کە لەسەر شەقامەکان تێکەشکێنرێ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ دیارە ئەندازیارەکانمان لە بەرەبەراتی ئەندازەی هاتوچۆ جگە لە کاری سەرپەرشتی پرۆژەکان کاری ئامادەکردنی دەرخستە و دیزاین و بەدواداچوون و وەرگرتن و پێوانی کۆتایی پرۆژەکان ئەنجامەدەن. لە ڕاستیان پێم خۆشە کە بۆ بەرچاوڕوونی هەم بینەران و هەم هاوڵاتیان لە بەرنامەکەی بەڕێستانەوە قسە لەگەڵ فەرمانبەران و ئەندازیارانی بەرەبەراتیەکەمان بکرێت تا بتوانرێ لە گرنگی و پێویستی هێما و هێڵکاری و ترافیکلایتی سەر شەقامەکان بۆ شۆفێران و بەتایبەت و بۆ هاوڵاتیانیش بە شێوەیەکی گشتی ڕوون بکرێتەوە. بە شێوەیەکی گشتی ئیشەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ دابەش کراوە بۆ کۆمەڵێک تیم جایەکێک لەو تیمانە بریتیە لە تیمی بۆیاخ. ئیشی ئەم تیمە هێڵکاری شەقامەکانەکە هێڵکاری شەقامەکانەکەن بە جۆرێک لە بۆیاخ. جا من ئەپرسم جۆری ئەو بۆیاخە چ نەوعیەتێکەوە درێژی ئەو هێڵانەی کە لەسەر شەقامەکانە هات چەندن و پانیان چەندە و ماوەی نێوان ئەو خەتانە چەندن. سەبارەت بە هێڵکاریکردنی سەر شەقامەکان چەند جۆرێک لە بۆیاخمان هەیە بۆ بەکارهێنان. بۆیاخی دوو کۆمپۆنێت کۆڵ پلاسیک، بۆیاخی سێ کۆمپۆنێت لەگەڵ بۆیاخی ئەگریلیک، ئەمە جۆری ساردی پێوترێ بە شێوازی ئەکستروژن بەکارهێنرێ. لەگەڵ بۆیاخی سێرمۆپلاسیکش بە دوو جۆر بەکارهێنرێ بە شێوازی سپرای لەگەڵ شێوازی ئەکستروژن. سەبارەت بەم هێڵکاری کە لەسەر شەقامەکە ئەیبینن ئەمە بۆیاخی دوو کۆمپۆنێتە ماوەی نێوان هێڵەکان 3 متر بە 3 مترە. هێڵەکانی ناوەڕاست لەینەکانی ناوەڕاست پانیەکەی 15 سانتیمە لەگەڵ درێژەکەی 3 مترە. لەینە مستەمڕەکانی لاتە نیشتەکان پانیەکەی 20 سانتیمە بەپێی ئەو تەقاتوعانەی لەسەر شقامەکە هەیە ئەکرێتە و داخرێن. لەناو تەقاتوعەکانیشە هێڵی پسڕاوی مەترمان هەیە. شۆفێر ئەتوانێت لە کاتی بەکارهێنانی شەقامەکانە هێڵە پسڕاوەکان ببەجێنێ، یعنی لە ئاڕاستەی سایدێک لێخوڕین لە سایدێکە و بچێتە سەر سایدێکتر، بەڵام بەپێی یاسا ناتوانێت هێڵە نەپسڕاوەکان ببەزێنێ. لەسەر شەقامەکانیش چەند جۆرێک لە ئاماژەمان هەیە بۆ وشارکردنەوەی شۆفێران و ئاگاداربوونیان لە بارودۆخی شەقامەکە. بۆ نمونە سەهمی ئاڕاستەمان هەیە بەپێی ئاڕاستەی شەقامەکە دیاری یەکرێ. مەسەلەن سەهممان هەیە ئاڕاستەی لادان بۆ لای ڕاست و لادان بۆ لای چەپ و ڕاستە و ڕاست ڕۆیشتن، یا سەهمی ئاڕاستە بۆ نیشاندانی ڕێنمایی بۆ شۆفێرە بەڕێزەکان کە بەبوونی فلکەیەک لە پێشخۆی. سەبارەت بە درەوشانەوەی هێڵی سەر شەقامەکان گڵاسبێت هەیە بۆ سەر بۆیاخەکە بەکارهێنرێت لە شەوە درەوشانەوەیەکی جوان ئەیا بە بۆیاخەکە. هێڵی پەڕینەوەمان هەیە لەسەر شەقامەکان بۆ پەڕینەوەی پیادە بەکارهێنرێ. زێبرامان هەیە بۆ یەکگرتنەوەی سایدەکان و جابوونەوەی سایدەکان لە یەکتر. ئەم جۆرانەی بۆیاخ کە بەکار ئەهێنرێن هەمووی کوالیتی بەرزی ئەوروپیان هەیە و بۆیاخی جۆری باشن، بەڵام سەبارەت بەوەی کە بۆ لەسەر شەقامەکان ڕەش ئەبن یا زوو لەسەر شەقامەکان نامێنن تێک ئەچن، چەند هۆکارێک هەیە. یەکێک لەوانە بوونی لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان، دوو ڕۆشتنی تایە بەسەر هێڵکاریەکانە بەسەر خەتەکانە کە پێویستە برا شۆفێرەکانمان بە جوانی شەقامەکە بەکار بێنن، سێ ئەو نەوعی تایەی کە بەکارهێنرێ کوالیتی بەرزیان نییە. لەگەڵ ئەوەش چوار ئاوهەوای ئێرە ئاوهەوایەکی خۆڵاویە بەڕاستی شەقامەکان و بۆیاخەکە زۆر زوو پیس ئەکات. لە ڕاستیدا پێویستە ئەم بۆیاخە 6 مانگ جارێک ساڵی جارێک سیانە بکرێتەوە و نۆژن بکرێنەوە.
بەڵام بەهۆی بوونی قەیرانی دارایی ئێستا لە کوردستان ناتوانین ئەم ئەرکە وەکو پێویست جێبەجێ بکەین. ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ نەمانی بۆیاغ بە هەندێک شوێنی شەقامەکانە. خاڵێکی گرنگی تر لە هێڵکاری شەقامەکانە بەدیەکرێت بریتە لە ئەو هێڵەی کە لە نزیکی شۆستەکانە بەدی ئەکرێت کە ئەمە شۆفێران ئاگادار ئەکاتەوە کە نەیەن بۆ ئەم دیوی ئەم هێڵە چونکە ئەم شۆستە زۆربەی کات پیادەکان بە ئێرەدا دەڕۆن و بۆ ئەوەی کە زەرەر بە هەم ئۆتۆمبیلەکە نەکەوێت و بەر شۆستەکە بکەوێت و هەم زەرەر بەر ئەو پیادانە نەکەوێت کە بەم شەقامەدا دەڕۆن. ئەوەی لەم ماوە کورتەی کە ئێستا لە بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ بۆ ئێرە هاتین چەندین جۆری هێڵکاری و هێمامان بینی لەسەر شەقامەکان دیارە هەم لە هێمای ئاسایی و هەم لە هێمای ئەلکترۆنی و ترافیک لایت کە مەبەستمە لێرە ئاماژە بەوە بم کە دیارە ئەم هێما و هێڵکاری و ترافیک لایتانەی لەسەر شەقامەکان هەن ئەتوانین بە زۆر بە کورتی بە پێناسەیەکی ئاسایی بۆ بکەین کە ڕەنگە بڵین ئەگەر گونجاو بێت زمانێکی هاوبەشی نێوان شۆفێر و ڕێگاکەیە یاخود بەکارهێنەری شەقام و شەقامەکەیە کە شۆفێر یاخود بەکارهێنەری شەقامەکە ئاراستە ئەکات بۆ ئەو شوێنەی کە مەبەستێتی یاخود ئاگاداری کاتەوە لەو مەترسیانەی کە لەسەر شەقامەکە هەن هەر لە جۆری هێڵکاری شەقامەکان لە هێڵی نەپچرا و یاخود هێڵی پچرا و هەروەها ئەو سەحمانەی کە لەسەر شەقامەکانن یاخود ئەو هێڵکاریانەی کە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان یاخود بۆ ئاگادارکردنەوە پابندبوونی ڕێهای شۆفێران لەسەر شەقامەکان نەخشێنراون و ئەو هێمایانەی کە بۆ ئاگادارکردنەوەی شۆفێرانە یاخود ڕێنیشاندەری شۆفێرانە ئەو زمانە هاوبەشەیە کە شۆفێر ئاگادارەکاتەوە لە ئاراستەی شەقامەکە و لەو مەترسیانەی کە لە شەقامەکەدا هەن. یەکێکی تر لە ئەو تیمە گرنگانی کە لە بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ دابوونی هەیە بریتە لە تیمی ترافیک. بزانین تیمی ترافیک لە چی پێک دێک و چۆن سەرپەرشتی ئەو ترافیکانی ناو شار ئەکەن. بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی ئاشکرایە کە چەند بەشێکی لە خۆگرتووە لەوانە بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ هۆبەی ترافیکیش بەشێکە لە ئەندازەی هاتوچۆ کە هۆبەی ترافیک لە چەند کارمەندێکی هوەری پێک هاتووە هەڵ ئەسن ڕۆژانە بە سیانەی ترافیکەکانی ناو شاری سلێمانی و هەروەها دامەزرانی ترافیک لایت و کاری سیانە ڕۆژانە ئەو کارە لە خۆ ئەگرێت لە هەر شوەیەکە ترافیک لایت خەلەلی تێبکەوێت تیمەکەمان بەردەوام بە دوواداچوونی بۆ ئۆکا و سەردانی ئەو یەکتر بڕانایەکە کە ترافیک لایتی تایە لە ناو شاری سلێمانی. لە ئێستا لە ناو شاری سلێمانیە 12 یەکتر بڕمان هەیە بە 3 ڕیان و 4 ڕیان کە ترافیک لایتی تایە. ئەم یەکتر بڕانە کە لە دوای پرۆسەی ئازادیەوە واتە لە دوای ساڵی 2023ەوە کە وردە وردە دەستمان کرد بە دانانی ترافیک لایت لەم بەڕێوەبەرێتیە. دوو سیستممان هەیە لە سلێمانی کە ئێستا سیستمێکیان سیستمی ئیپالی پێڵێن کە ئەمەیە کە ئێستا لە بەرچاوی بەڕێستانە سیستمێکیشمان هەیە سیستمی سمنسی ئەڵمانی کە لە شوارێکتر بڕی ناو شاری سلێمانیە ئیشمان پێکردووە. هەردوو سیستمەکە کاری هەردووچیان یەک شتە بەڵام لە جۆری پرۆگرام و سۆفتوێرە جیاوازیان هەیە. تیمی ئێمە کارەکەی ئەوەیە کە ڕۆژانە چاودێری ئەم ترافیک لایتانە ئەکا بە ڕۆژ و بە شەو. شەوانە خەفەری تیممان هەیە کە بەردەوام لە ڕێی کۆنتترۆڵی مرورەوانێ پەیوەندی پێوەکرێ لە هەر شوێکە خەلەل هەبێ ئەچین بەدەنگ خەلەلەکەوانێ. بە هەمان شێوە بە ڕۆژیش تیمەکەمان ئەبێتە دوو بەشەوانێ هەر بەشیان بەجیا کاری خۆیەکات سەبارەت بە ترافیک لایتەکان. بە هەمان شێوە لە شارۆچکەکانیش شار و شارۆچکەکان بۆ نمونە لە دەربەنیخان لە کەلار لە پێنجوێن لە چەمچەماڵ لە کوێ لە زۆربەی شارۆچکەکانیش ترافیک لایتمانداناوە هەماهەنگیمان لەگەڵ بەڕێوەبەرێتەکانی مرورە هەیە لەو شارۆچکانە هەچ کاتێ پێویستیان بە ئێمە هەبوو بێ لە بواری ترافیکە ئێمە بەدەمیانەوە شوین چ لە ڕووی دابینکردنی پێداویستی و مەوادی ترافیک لایتەوە چ لە ڕووی هەماهەنگی ئیش و کارەوە.
ئێمە بەردەوام بە ڕۆژ و بە شەو چاودێری ترافیکەکانەکەین لە ئێستا کاری ئێمە ئیمڕۆکەوەکو جەنابتان زەحمەتان کێشاوە هاتوون ئەمڕۆ کارمان گواستنەوەی هێڵی کارەبای ئەم ترافیکەیە بۆ کارەبای بەردەوام ئێمە لێرەوە من حەزەکەم سوپاسی کۆمپانیای ئاساسێڵ و بەڕێوەبەرەتی کورتێل بکەم لە سلێمانی کە لە چەند شوێنێکە کارەبای بەردەوامیان بۆ دابین کردین بۆ ترافیک لایتەکان کە ئێستا لە هەندێک یەکتر بڕا ئەو ترافیکانەمان کێشەی کارەبای نییە بەهۆی هاوکاری ئاساسێڵ و کورتێلەوانەیە و پێشتر خەتی بەردەوام هەبوو بەڵام ئێستا بە بۆنەی ئەوەی کە کارەبا وەکو پێشوو نییە هێڵە بەردەوامەکان لە هەندێک شوێنە قەتع کراوە و ئێمە لێرە دووبارە سوپاسی هاوکاری ئاساسێڵ و کورتێلەکەم کە لە چەند شوێنێکی یەکتر بڕەکان ئەتوانیوانە کارەبای بەردەواممان بۆ دابینکەن. دیارە مادەکان جیاوازن بۆ نمونە ئەو مادانی کە ترافیک لایتێکی لێ دروست دەکرێت جگەلەوەی کە لەناو ئەمەدا گڵۆپی لیت هەیە و شاشەیە و ئەبین و کۆی لەبەردەستمانە لە چەند مادەیەکی جیاواز پێکات و کۆنتترۆلەکەشی کە لێرەدا چەند کارتێکی تێدایەکەی ئازایە بە ترافیک لایتەکان تا گڵۆپی سەوز و زرد و سوور کاری خۆیان بکەن لەسەر شەقامەکان هێماکانیش بە هەمان شێوە یارەستاندی خۆیان هەیە عمودی خۆیان هەیە کە ئەلەمنیۆمن و هێماکان خۆشیان لە ئەلەمنیۆم دروستکراون و لەزگەیەکی جۆری 3ئەمیان پێوەیە بۆ ئەوەی ریفلێکشنی هەبێ کاردانەوەی یاخود تیشکدانەوەی تەواوی هەبێت تا شۆفێر لە مەسافەیەکی باشەوە بتوانێت هێماکان بخوێنێتەوە و ڕێنمایی شۆفێرەکە بکە کە چی پێویستە لەسەر شەقامەکە بیکە هەروەها بینی هێڵکاری شەقامەکانیشمان هەیە دیارە هێڵکاری لە چەند جۆرێک بۆ یاخ پێک دێ بۆ یاخی ساردمان هەیە بۆ یاخی گەرممان هەیە ئەم بۆ یاخانەش خۆیان ئەبن بە چەند بەشێکیکەوە وە چەند موادی کەشیان تێکەڵ ئەکرێ وەکو گڵازبید و هاردنەر و ئەوانە بۆ ئەوەی هەم تیشکدانەوەی بۆ یاخەکە لە شەودا بۆ شۆفێر کاتێک کە لایتی سیارەکەی لە شەقامەکە ئادا تیشکدانەوەی بۆی هەبێ هەم بۆ ئەوەی وایخەکەش زیاتر بمێنێتەوە یاخود زووتر بتوانرێت دوای بۆ یاخکردنی شەقامەکە بەکاربێ وەکەوەی بڵێ چۆن زووتر ڕق ببێت و وشک ببێتەوە لە چەند موادێکی جیاواز پێگەن و هەر یەکەیان پێیوەستە بە جۆری کارەکەی خۆیەوە وەک باسم کرد ترافیک جیایە لە هێما جیایە لە بۆ هەر یەکەو لە کۆمەڵێک موادی دیاریکراو پێک هاتوون بەرزی و دووری هێماکان لە شەقامەکانەوە بەپێی ستانداردی ئەوروپی و بەپێی ئەو ستانداردانەی کە لە جیهانە باون و ئەو گرێبەستەی کە لە ڤێننا لە نێوان هەموو دەوڵەتانی جیهانە یاخود زۆرینەی دەوڵەتانی جیهانە بە عراقیشەوە ئیمزاکراوە بەپێی ئەو ستانداردانەدا ئەندێن و بەپێی خێرایی یاخود جۆری شەقامەکان لە ناو شارەکان و دەرەوەی شارەکان کە دیارە جیاوازی هەیەدا ئەندێن بەداخۆ ستانداردێکی دیاریکراوی عراقی تازەمان لە بەردەسان نەبوو وەک پێشتر بۆم باس کردی بۆیە پشتە بەسین بە وانەی کە نێودەوڵەتین یاخود ئەوروپین تا سوودیان لێ ببینرێت بەپێی ئەوانە هێماکاندا ئەندێن لە ڕاستیە قەیرانی دارایی کە بەداخۆ بەرۆکی هەرێمی ئێمەی گرتووە گەورەترین ئاستەنگ و گرفتە بۆ ڕنگ بۆ ئێمە بۆ ڕەنگە بۆ هەموو سێکتەرەکانێکی ژیانیش کە کاردانەوەی سلبی هەبووە پرۆژەکان وەستاون کارکردن لاواز بووە ئاستی کارکردن لاواز بۆ نمونە ئێمە 5 پرۆژەمان هەیە بۆ تەواوکاری هێماکانی ناو شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری شاری سلێمانیش ئێستا بەهۆی ئەم قەیرانی داراییەوە نەمانتوانیەوە جێبەجێ بکەین دوو پرۆژەی گرنگمان هەیە بۆ ترافیک لایتی پەڕینەوەی هاوڵاتیان و هەروەها نوێژنکردنەوەی هەم ترافیک لایتەکانی ناو شاری سلێمانی کە بەداخۆ زۆر کۆن بوون و منهۆڵی کێبڵەکانمان و کۆنتترۆلەکانمان زۆر بەیان تێک چوون و خۆمان کارمەندەکانمان هەوڵێن بە پێی توانات چاکیان بکەنەوە هیچ بودجەیەکمان لەبەر دەستدا نییە و هەموو پرۆژەکانیشمان وەک باسم کرد بەهۆی ئەم قەیرانەوە وەستێنراون و ناتوانین پرۆژەکانمان جێبەجێکین گەورەترین ئاستەنگی ئێمە لە ئێستادا ئەوەیە ئێمە وەک پێشتر بۆم باس کردی چەند کارمەندێکی سەربازیمان هەیە ڕۆڵی کاری هونەری و چاکردنی هێما و ترافیک لایت و هێڵکاری شەقامەکانەکەن ئەم تیمانە ئەو کارە ئەکەن 5 تیمن تیمی بۆیاخمان هەیە تیمی هێمامان هەیە تیمی ترافیک لایتمان هەیە تیمی هێمای ئەلکترۆنیمان هەیە ئەگەر بیرم لە تیمی تاسە و مەخروت و حاجری سەر شەقامەکانمان هەیە ئەمانە ڕۆژانە هەڵەسن بە
چاکردنەوە و یاخود دانانی ئەو پێداویستیانەی کە هەیە لەسەر شەقامەکان هەر یەکە و بە تایبەتمەندی تیمەکانی خۆیان بۆنمونە تیمی هێمار ڕۆژانە گەر بزانین هێمایەکمان لەلایەن ئۆتۆمبیلێک کۆشکێنراوە یا بەداخەوە هەندێک جار هێماکانمان ئەدزرێن کە ئەوە کارێکی سەیرە هەڵدەچن بە چاکردنەوەیان و ڕێخستنەوەیان و تیمی تاسە بە هەمان شێوە هەڵدەچن بە دانان و یاخود لابرنی ئەو تاسانی کە پێویست نین لەگەڵ سەرڕێ ئەوەش لەگەڵ دانانی مەخروط و خوچەک و چاوە پشیلە کە ستەدی پێدەوترێت بۆ ئاگادارکردنەوەی شۆفێرانە بەکاردێت. ئەم تیمانەی ئێمە جگە لەوەی کە بە ژمارە کەمن هەر تیمێکمان لە 4 بۆ 5 کەس پێکاتوە بەڵام ئەرکی زۆر گەورە و قورسیان لەسەرشانە هەم لە ناو شاری سلێمانی هەم لە قەزاوناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی و زۆر جار لە کەلار و خانەقین ئێمە پرۆژەمان هەیە هەتا ئەگاتە پێنجێن بۆیە ئەرکەکانیان زۆر قورساوە بە بەردەوامی هەوڵی چاکردنەوە و سیانەکردنی هێمای هەموو ئەو ناوچانە ئەدەن کە ئەکەوێتە سنوورمانەوە زۆر جار دەکەوێتە دەرەوەی سنووری پارێزگای سلێمانیشەوە. یەکێک لە تیمەکانی تری بەڕێوەبەراتی ئەندازەی هاتشۆ بریتیە لە تیمی هێماکان لەسەر شەقامەکان. ئەوەی گرنگە من لێرەدا باسی بکەم بریتیە لەو ستەدەواتە لەو عەمودەی کە ئەم هێمایانەی هەڵگرتووە ئەم هێمایانەی پێوە هەڵواسراوە پێویستە لە عەرزەکەتەوە بچەقێت بەسەری ئەوەشتا کۆنکرێت بکرێت بۆ ئەوەی لە هەموو ئەو لۆد و ئەو زەختە دەرەکیانە بۆ نمونە باران بێ یان بابێ یان هەر زەختێکی تر بێ بۆی بە هیچ شێوەیەک تەسیری تێنەکا و زۆرترین ماوە لەسەر شەقامەکاندا بمێنێتەوە. ئێستش بزانین ئیش و کارەکانی تیمی هێماکان لە سەر شەقامەکان چین. بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ لەگەڵ بەشەکانی تر هۆبەیەکی تریشی هەیە وەکو هۆبەی هێماکانی هاتوچۆ. ئەم هۆبەیەش پێکاتووە لە چەند کارمەندێک بۆ ڕاپەڕاندنی هەر کارێک کە پێویستی پەیوەندی بە هێماکانی هاتوچۆ هەبێ لە دانان و لە سیانەکردنی هێماکان بە ڕۆژ بێ یا لە شەوە. تیمەکانمان بە ڕۆژە لە هەر شەقامێکی بۆ تایبەت بۆ نمونە لە هەر شەقامێکی نوێ کە دروست دەکرێت لەو شەقامەدا بە پێی پێویستی شەقامەکە و خێرایی دیاریکراو بۆ ئەو شەقامە هێمای پێویستی و گونجایی بۆ دادنێن لە جێگای گونجاوی خۆی بۆ نمونە لە هەر شەقامێ پێویستی بە هەر هێمایەک بێ ئەو هێمایانەی کە لە پێویستی لە ئەوەلیەتان سەرەتا ئەو هێمانە داڕێت بۆ نمونە هێماکانی گەڕانەوەی ئۆتۆمبیلەکان وەستان قەدەغایە هەر هێمایەکی تر تێپەڕبوون و دیاریکردنی خێرایی ئەو شەقامە و لەگەڵ ئەوە شاتیمەکەمان لە چەند کارمەندێک پێکاتووە کە هەڵەستێ بازم دووبارە بە سویانەکردنەوەی ئەو هێمایانەی کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ تێک دەچن یا دەشکێن یا خراپ دەبن یا بە هەر هۆکارێکی ترەوە بێ بە شەو بێ یا بە ڕۆژ هەڵدەستن بە سیانەکردنەوەی ئەو هێمایانە لە ناو شاری سلێمانی و لە سەرجەم قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانیش و هێماکانمان سوودێکی باشی لێ دەبێرێ بە تایبەت بۆ شۆفێران و بۆ هاوڵ سەلامەتی شۆفێران و بۆ سەلامەتی هاوڵاتیانیش بەگشتی بە تایبەتی لە شەوانە کە هێماکانمان داپۆشراون بە جۆرێک لەزگەی لە جۆری 3M کە توانای تشکدانەوەی وێنەی هێماکەی هەیە بۆ بەرچاوی شۆفێر و ئاماژەی دیاریکرابی ئەو هێمایەکە چ جۆرە هێمایەکە یا چ ئاماژەیەگە بە شۆفێر و بە هاوڵاتیان بەڕێستان و هاوڵاتیان و شۆفێرانیش لە چەند هێمایەکی هاتوچۆی گرنگ ئاشنا دەکەین و ڕوونکردنەوە دەربارەیان دەدەین. بۆ نمونە لە ئێستادا ئەو هێمایەتان چاولەیە ئەو هێمایە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئۆتۆمبیل و شۆفێران بۆیان هەیە بە هەردوو ئاراستەی شەقامەکەدا دەستەڕاست و دەستەسەتی شەقامەکە بگرن و تێپەڕبوونی خۆیان بە ئاسایی ئەنجام بدەن. ئێستا ئەم هێمایەمان ئاماژەیە بە هەبوونی پاسەیەک لە پێشەوە لە دووری 150 متر ئەوش ئەو هێمایە لە جۆری سێگۆشەیە و ئاماژەیە بە هێمایەکی ئاگادارکردنەوە کە لە پێشەوە ئەو پاسەیەمان هەیە لە دووری 150 متر. ئەم هێمایەمان شۆفێران ئاگادارە کاتەوە لەوەی کە لە پێشەوە یەکتر بڕێک هەیە و تا چوارڕایەک لە پێشەوە هەیە بۆ ئاگادارکردنەوەی شۆفێران. ئەم هێمایەمان هەیە ئاماژەیە بە
ئەو پەڕی خێرایی لەم شەقامەدا بریتە لە 50 کیلۆمەتر واتە تێپەڕبوون لە 50 کیلۆمەتر زیاتر قەدەغەیە. ئەم هێمایەمان هەیە، ئەمە هێمای ڕێنماییکردنە بۆ شۆفێران لە هەبوونی یوتێرنێک لە دووری 50 متر واتە پێچکردنەوەمان هەیە لە دووری 50 متر لە شوێنی دانانی ئەم هێمایەوە. ئەم هێمایەمان هەیە، ئەمە هێمای ئاگادارکردنەوەی شۆفێرانە کە ئاگادار بن لە پێشەوە پەڕینەوەی هاوڵاتیانمان هەیە لەسەر هێڵی پەڕینەوە واتە هێڵی پەڕینەوە هەیە و هاوڵاتیان لە شوێنی پەڕینەوەکە ئاگادار ئەکاتەوە کە پەڕینەوەمان هەیە لەم بەری شەقام بۆ ئەو بەری شەقام. ئەم هێمایەمان هەیە، ئەمە ئاماژەیە بۆی کە ئۆتۆمبیلی بار هەڵگر بۆی نییە بەرەو خوارەوە بڕوە، بەڵام لە ئێستاە ڕووی هێماکەمان سوڕاوە واتە لەوانەیە لەلایەن هاوڵاتیانەوە سوڕاندی بێتیان یا دەستکاریان کردبێت، چونکە ئەم هێمایە خۆی لە بنەڕەت تابێ ڕووی لە خوارەوە بێت. ئاماژەیە بۆی کە هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لەوێەوە دێت نەچێتە ناو شەقامەکەی ڕوبەڕووی. ئەم هێمایە ئاماژەیە بۆ وەستانی ئۆتۆمبیل، هەر ئۆتۆمبیلێک بۆ نمونە بیەوێت لادانی هەبێ یا پێچ کاتەوە بۆ دەستە چەپ یا بۆ دەستە ڕاست لەم چوارڕایەکە دانراوە لە پێشا بێ پابند بێ بە ئەم هێمایەوە واتە لە هەر چوار تایەی ئۆتۆمبیلەکەی لە جوڵە بوەستێ پاشان ئەگەر هیچ مەترسیەک لەم لای یا لەو لای نەبوو ئەتوانێت تێپەڕبوون و لادانی خۆی ئەنجام بدە. ئەم لێرە ئەم هێمایەشمان هەیە، ئەم هێمایە ئاماژەیە بە شوێنی وەستانی پاس واتە ئەو لێرە پاسەکانی کە لەم خەتا هاتوچۆەکەن ئەتوان لەم شوێنە بوەستن بۆ سواربوون و هەڵگرتنی هاوڵاتیان و دابەزاندنیان هەر لەم شوێنە. بەڵام وە خۆتانی بینین ئێستا شوێنی وەستانی پاسەکەمان کە هێما ئاماژەیە بە تەنها وەستانی پاس لە ئێستا چاوی کامێرەکەتان ئاگادارە کە تەنها تاکسی لێ وەستاوە، یعنی لە بنەڕەتا کە ئەمە شوێنی وەستانی تاکسی نییە، تەنها تایبەتە بە وەستانی پاسەکان. کارمەندەکانیشمان لە هەند لە چوارڕانەکان و لە سێڕانەکانە لە شەوانیشە سوود لە جۆرێک هێمای دەستی تر وەردەگرن کە فلاشی نەکاواتە وەکو لایتێک گڵۆپێک هەڵدەبێ و دەکوژێتەوە بۆ ئاماژە پێدانی جوڵە و وەستانی ئۆتۆمبیلەکە. ئاماژە بەم دیوەیەکەن بە دیوی ستۆپ واتە بوەستە ئەو لایی کە هات لە جوڵەدا ئەیوەستێنن ئۆتۆمبیلەکانی بەرامبەری ئەمە چاولێ دەکەن و دەستی ئاماژەی دەستی کارمەندەکە دەبینن و لەم هێمای بوەستە پابند دەبن بە هێما و هینی بوەستەکەمان. لە دیوی تریشە هەر وەختێک کارمەندەکەمان لە هەر لایەکی ئاراستەی جوڵەی چوارڕاکە یا سێڕانەکەی دیاری کرد ئەو کاتە ئەم دیوەی نیشان دەدا کە ئاماژەیە بۆەوەی ئەو ئۆتۆمبیلانەی ڕوبەڕووی ئەم ئاراستەیەن ئەم هێمایەن ئەو کاتە ئەوان جوڵەی خۆیان دەست پێ دەکەن. بەڵام لە جۆرێک ئەم لەزگەی کە پێوەیەتی بەم هێمای دەستی ئەم کارمەندەمان جۆرێکات کە دەبێت فسفۆر بێت واتە لە دوورەوە بە باشی بمیرێت شۆفێر بەدەستیەوە ببینێت جۆرێک بێت کە بتوانای دیبینین و تشیدانەوەشی تەنان لە شەوانیشدا هەندێک جار بە باشی بتوانرێ ببینێت. بەشێکی گرنگی تر لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ بریتە لە سیانەکردن. سە بۆ نمونە ئەم پارچانەی کە لێرەدا ئەیبینن ئەمانە هەمووی لەلایەن شۆفێرانەوە تێک دراوەیەن بۆ ئەم شوێنە. بزانین ستافی سیانە لە چی پێک دێت وە ئیش و کارەکانیان چۆنە؟ ئێمە وەکو بەشی ئەندازەی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ سلێمانی بەشێکمان هەیە لەناو دایرەکەی خۆمانەوە سیانەی ڕێگاوبانەکانی ناو شار و دەرەوەی شار. سیانەوەکو چی؟ سیانەوەکو جیاکاری شەقامەکان، سیانەوەکو سیانەی هێماکان ڕۆژانە هێماکانمان سیارە لی یا بە هەر حادسەیەکە بێت تیمەکانمان دەرەچێمە 5 تیممان هەیە هەر تیمەکانمان هەر ڕۆژی بەلایەکە دەرەچن. سیانەوەکو چاکردنی ترافیکەکانی سلێمانی، ترافیکی سلێمانی هەیە لە ئیژەکەی ڕۆژانە تیممان هەیە دەرەچن بۆ ئەوانە بۆ چاکردنی ترافیکەکانی سلێمانی. سیانەوەکو بۆ یاخکردن ئەگەر بۆ یاخمان هەبێ لە بازە شوێنێکە بۆ یاخەکەن. سیانەوەکو جیاکاری شەقامەکان زیاتر
بۆ نمونە یەکێ لەو شەقامانی سلێمانی کە جاکاری بۆکەین ئەمە لە مەتخەسناییەکدا هەیە جاکاری بۆکەین ئەمە ڕۆژانە حادثەی تیاابێ جادێکی قەڵباڵغا فەرمو بەچای خۆتان بیبێنن کە جاکارەکان چۆن نەکەین و چۆن جیانەکەینەوە و تهدیدی مەساریان بۆکەین لە چووە سیارەکان هاتو چۆ بکەن و لە چوە بگەڕێنەوە سەرەتا بۆ جاکاریم شەقامە هەڵەسین بە قیاساتی چواردۆری شەقامەکە دوایی بە خەتێکی تەریب یا بە سنتەری جا شەقامەکان سنتەری شەقامەکان دیاریەکەین دوایی خەرتومەکان دادەنین یەکە بە یەکە بە هێڵێکی ڕێک ستافەکە هەڵەسن بە داکتانی خەرتومەکان لە بڕگوچەوی بۆتونکردنەوە قایمکردنیان وەکو لەش خۆتان بەچای خۆتانی بینن چۆن جاکرێ و چۆن جاکرێتەوە. یەکێک لە تیمەکانی تری بەڕێوەبەراتی ئەندازە بریتە لە تیمی تاسە و تیمی قوچەک کە جێی خۆیەتی بپرسین کە نەوعیەتی ئەم قوچەک وە ئەو تاسانە چ جۆرە مادەیەکە چونکە من خۆم چەندین جاربینیومە کە برا شۆفێرەکان کە بەناو ئەم قوچەکانە ئەڕۆن و لەم قوچەکانە ئەدەن بەڵام قوچەکەکان بە هیچ جۆرێک هیچی بەسەردا نایەت و ئەمێنێتەوە. دەربارەی ئیشوکاری ڕۆژانەی ئێمە وەکو تیمی تاسە کە لە شەقامەکانە ئیشوکار دەکەین زیاتر ئیشی ئێمە ئەو مەخروتانەیە لەگەڵ تاسەی پلاستیکی هەمووی بۆ خزمەتی هاوڵاتیان و لە بەرژەوەندی گشتیە. مەخروتەکان بۆ جیاکردنەوەی شەقامەکانە تاسەی پلاستیکیش بۆ سەلامەتی هاوڵاتیان و قوتابیە بەڕێزەکانە کە ڕۆژانە هاتوچۆی قوتابخانەکانەکەن. ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئیشی تیاکەین هەمووی لە بەرژەوەندی گشتیە ئەو مەخروتانە لە مەوادێکی لاستیکی فسفۆری پێک هاتووە تاسەکانیش بە شێوازێکی یاسایی تاسەی پلاستیکیە لە مەوادێکی ڕێک و پێک دروست کراوە بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکان زەرەریان پێ نەگات. تاسەکانمان هەمووی فسفۆری تایبەتی خۆی هەیە لە شەوی شابینرێن جا هەموو تاسەیە کە ئێمە دایانین هێمای تاسەی بۆ دانرێت لەگەڵ فلاشەر یعنی هەمووی شێوەی تاسەکانمان کە دائەنرێ یاساییە. دەربارەی مەترسی بۆ سەر کارمەندانمان ئێمە لە شەقامە گشتەکانە زۆر جار مەخروت دانین یاخود تاسە دانین ئۆتۆمبیل زۆر بە سورعەتێکی زۆر ئەڕوا لەوانەیە ببێتە هۆکاری لێدان لە کارمەندەکانمان یعنی گرفتێکی زۆرمان بۆ دروستە بێت و یعنی مەترسی شەقامەکان کە کۆنکرێتە ئێستا لەسەر ئەم شەقامە کۆنکرێتە ئیشەکەین هێڵتیەکان جاری وا هەیە لە شیشەدا شیشی تایە ئەو شەقامە هەمووی شیشی مشەبەکە زۆر جار ئەبێتە هۆی ئەزێدانی دەستی کارمەندەکانمان یعنی ئەمانە هەمووی کێشەیە بۆ کارمەندەکانی ئێمە. بەڵێ کاری بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی لە ڕووی کاری ئەندازی هاتوچۆ دانانی تابلۆ هێماکانی هاتوچۆ و تاسەی دەست کردووە هێڵکاری سەر شەقام و ڕێگابانەکان تەواوی کاری ئەندازی هاتوچۆ ئەتوانین بڵێن لە 2 ساڵی ڕابردوو بەهۆی و قەیراندارای ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد لە ناوی شا بەڕێوەبەراتی هاتوچۆ چونکە ئەو داهاتی بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی هەیە بوو ئەتوانین بڵێن بەشی هەرە زۆری لە چارەسەرکردنی قەیرانی موچی فەرمانبەرانە چارەسەرکرا بەڵام بە بڕیارێ بە خۆشحاڵیەوە لە مانگی ڕابردوو کە بڕیارە لە 20 داهاتی بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی لە بواری پەرەپێدانی هاتوچۆ و لە بواری هاتوچۆدا سەرفکری ئەتوانین بڵێن لەو داهاتێ ئەتوانین بە ڕێژەیەکی بەرچاو تابلۆ و هێماکانی هاتوچۆ هێڵکاری سەر شەقام و کارەکانی ئەندازی هاتوچۆ سێتی ترافیک و هەموو کارێکی تر کە پەیوەندی بە پەرەپێدانی هاتوچۆ هەبێ لە ناو پارێزگای سلێمانی ناشاری سلێمانیدا جێبەجێ بکەین و پلانی ودمان هەیە بۆ کاری بە تایبەتی بە دەرەجەی یەک کاری ئەندازی هاتوچۆ و وەکو باسمان کرد تابلۆ و هێماکان و هێڵکاری سەر شەقام و سودۆرکردن لە تەکنۆلۆژیای تازە لە بواری هاتوچۆدا. کاتێک کە زەرورزیان بە کەرەستەکانی هاتوچۆ لەسەر شەقام و ڕێگابانەکانەکە دوو حاڵەتمان حاڵەتێکمانەیە کاتێک لە دروستبوونی ڕووداوی هاتوچۆ زەرەر بە
کەرەسەکانی سەر شەقام و ڕێگابانەکان بگات ئەمە بە پێی مادەی 23 یاسای ژمارە 86 ساڵی 2004 ڕێکاری یاسایی بەرامبەر بەو کەسایەک ئەژیرێتە بەر کە تۆمەتبارە و بۆتە هۆی زەرر پێگەیاندنی کەرەسەکانی ڕێگابان کە خۆی لە تابلۆ هێماکانی هاتوچۆ و هەر کەرەستێکی تری سەر شەقام و ڕێگابانەکان حاڵاتێکی ترمانەیە کەسێک بەدەل لە ڕووداوی هاتچۆ بەدەست بێتە هۆی شێواندن و تێکدانی تابلۆ هێماکانی هاتوچۆ یا کەرەستەکانی هاتوچۆ ئەمەش بە هەمان شێوە ڕوبەڕووی دادگاکرێتەوە بە پێی مادەی 477 بڕگەی دوو کاری یاسایی لەگەڵ ئەو کەسانەکە ئەنجام دەدرێت کە سەر و زیان بە کەرەسەکانی ڕێگابان و یاخود پارچەی لە پارچەکانی حکومەت بگەێنن کە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەم بەرنامەیە لەسەر زەرر و زیانگەیاندن بە تابلۆ هێماکانی هاتوچۆ مەبەست ئەوەیە کە ئەو کەسە ڕوبەڕووی دادگاکرێتەوە و لە ڕێی دادگا و کاری یاسایی لەگەڵ ئەو کەسەدا ئەنجام دەدرێت کە بۆتە هۆی زەرر پێگەیاندنی کەرەستەکانی هاتوچۆ تابلۆ هێماکانی هاتوچۆ سەر شەقام و ڕێگابانە. پێش ئەم بەرنامەیە لەوانەیە زۆرێکمان نەمانزانی بێت کە بەڕێوەبەرایەتیەک هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆی سلێمانی کە ئیش و کارەکانیان بریتی بوون لە دانانی هەموو هێماکانی سەر شەقامەکان و دانانی تاسە و قوچەکەکان و سەرپەرشتیکردنی ئەو ترافیکانی کە لەسەر شەقامەکاندا هەیە. بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرین، خوا یار و یاوەری هەموو لایەکتان بێت.